ئەمانە کەلوپەل و پێداویستیە کەسیەکانی بەشێک لە ئەنفالکراوەکانی گۆڕە بە کۆمەڵەکانی ناوەڕاست و باشووری عێراقن کە 29 ساڵ لەمەوبەر بەرشاڵای بەدناوی ئەنفال کەوتون و بە هەوڵی وەزارەتی شەیدان گەڕێنرایەوە هەرێمی کوردستان. دۆزینەوەی ئەم کەلوپەلانە و تێکەڵبوونیان لەگەڵ خاکدا بەڵگەی گەورەی و درڕندەی ئەو تاوانەیە کە بەرامبەر بە گەلی کورد کراوە. دەکرێت ئەمانە ببنە ڕەمزێک و هێمایەک بۆ نیشاندانی تاوانی ئەنفال بە جیهانی دەرەوە کە کورد چۆن دووچاری نەهامەتی بووە بەدەست دوژمنەکانیەوە. ڕۆفاتەکان تا ئێستا گەشتونەتە هەرێمی کوردستان 2500 ڕۆفات بووە، بەڵام ئەو کات کەلوپەل و جلوبەرگ و ئەو پێویستیانەی کە لەگەڵیان بووە مەجالیان نەدا بهێنێتەوە هەرێمی کوردستان. بە هەوڵێکی زۆری وەزارەتمان بە تایبەتی تیمی گۆڕە بە کۆمەڵەکان و تایبەتتر پەریخان لە چەند کۆبوونەوەیەک و چەند هاتوچۆی بەغا مفاوەزاتمان لەگەڵاکردن لەگەڵ دامەزراوەی شەیدان سەرەتا ڕازی نەبوون وتیان ئەوانە کەلوپەلی هەموو نیشتیمانین ئەبێ لە بەغا بن، بەڵام بە پێی یاسا و ئەو ڕێسانەی کە هەیە کارمان لەگەڵ کردن. دوجار ئەمڕۆ 250 کەلوپەل و تەقەنیاتی ڕۆفاتی نەمرەکانمان ئەنفالکراوەکانمان گەشتەوە شاری هەڵمەت و قوربانی سلێمانی. سوور بووین لەسەر ئەوەی کە بیان هێنینەوە خاچی کوردستان و بە پێی یاسا و بە شێوەیەکی زانستی و یاسایی هێناومانێتەوە کوردستان. ئەو کەلوپەلانە ئەتوانم بڵێم هی هەموو ئەو گۆڕە بە کۆمەڵانەیە کە لە ناوەڕاست و خواروی عێراق پێشتر هەڵدراوەتەوە و هەروەها ئەو کەلوپەلانە بە پرۆسەیەکی بەردەوام ئەهێنرێتەوە کوردستان. ئەتوانم بڵێم ئەمە وەجبەی یەکەم ئەبێت و بەردەوام ئەبین تاوەکو هەموو وەجبەکان ئامادە ئەکرێ بەو شێوە زارستی کە ئاماژەم پێیا و اینجا ئەهێنرێتەوە کوردستان. تاوانی ئەنفال نزیک دەبێتەوە لە 3 دەیە بەسەر تێپەڕبوونیدا و 14 ساڵیشە ئەو ڕژێمە ڕووخاوە کە ئەو کارەساتەی بەسەر کووردا هێناوە. لە ماوەیەدا لە کۆی زیاتر لە 182,000 کوردی ئەنفالکراو کەمتر لە 3,000 ڕووفات و کەلوپەلی ئەنفالکراو گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان. سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان ڕەخنە لە حکوومەت و دەسەڵاتدارانی کورد دەگرێت کە نەیانتوانیوە ئەو تاوانە بۆ بەهێزکردنی پێگەی کورد و ئاشتەوایی بەکاربهێنن. بێگومان ئەمە پرۆسەیەکە لە گەڕان، دۆزینەوە، هەڵدانەوە، هێنانەوە، جارێکی سر بە خاکسپاردنەوە و دروستکردنی مۆنۆمنت لە هەموو ئەمانە کەم تەرخەمێکی تا ئاستی باڵا هەیە و لەوەشدا ئێمە دەبێ حساب بکەین لە دوای 2003 ئەمڕۆ 2017 دوای 14 ساڵ ئێمە ئیدعامان کردووە 182,000 ئەنفالکراو هەیە جگە لە جینۆسایدەکانی تر، بەڵام لە دوای 14 ساڵ هێشتاکە نزیکەی 3,000 ئێسک و پرووسکەندراوەتەوە. 10 ساڵی تر نەوەکانی تر چۆن باوەڕ بکەن بەوەی کە ئێمە 182,000مان ئەنفال کراوە. دەبوایە حکوومەتی عێراق لە بەرامبەر تاوانی بەدناوی ئەنفالدا لە دوو ڕووەوە قەرەبووی کورد بکاتەوە. یەکەمیان بەڕەسمی داوای لێبوردن لە گەلی کورد بکات و دووەمیش قەرەبووی مادی بکاتەوە، بەڵام تا ئێستا هیچیانی جێبەجێ نەکردووە. بۆ دۆزینەوە و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان ڕەخنە لە حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمیش دەگیرێت کە هەوڵەکانیان بارتەقای گەورەی ئەو تاوانە نییە کە بەسەر گەلی کورددا هاتووە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.